دەست بەرز کاتەوە بڵێن نێتمە دوورکان نوێی سونەتی خۆرگیرانەکەم بۆ زاتی ئەڵڵا بەم شێوازە ئەڵڵاهو ئەکبەرەکە نێتی دابەست ئەڵڵاهو ئەکبەرەکە ئینجا لە پاشان سوورەتی فاتحا خوێنێ چەندێکی زانی لە قورئان لەبەری بوو بیخوێنێت لەم پاش فاتحا یەکەم مەسەلە سوورەتی بەقەرە لەگەر بابی خوێنێت پێغەمبەری خوا لە ڕکاتی یەکەمە لە فاتحا یەکەمە سوورەتی بەقەرەی خوێندووە لە دووەمە 150 ئاەتی خوێندووە ئەگەر قورئانی زۆر لەبەر نییە مەسەلە چەند سوورەتی لەبەرە لە پاش فاتحای یەکەم بیخوێنێت اینجا لە پاشان ئەڵڵاهو ئەکبەرەکە ئەڕواتە ڕکوع ڕکوعەکەی زۆر درێژە کاتەوە زۆر ئەڵێ سوبحانە ڕەبی العەظیم وبحەمده تا 200 جار یا 150 جار ئەم زیکرەکات یا چەند ئەتوانیت اینجا سەمیع الله لمن حەمیدە وەکە ڕەبەنا وەلەکە الحەمد ناڕواتە سوجدە چیەکە دووبارە دەست ئەگرێتەوە سوورەتی فاتحا خوێنێتەوە دووبارە اینجا لە پاش سوورەتی فاتحا چەند ئاەتێک خوێنێ کەمتر بێت لە ئاەتەکانی پاش فاتحای یەکەم لە پاشان ئەڕۆیتە ڕکوع لە ڕکوع ئەمە چۆن ڕکوعەکە و درێژ کردەوە زۆر زیکرەکەت ئەکرد بەڵام لە ڕکوعی مەسەلەی پاش فاتحای دووەمەوە ئەتوانی زیکرە کەمتر بکەیتەوە اینجا سەمیع الله لمن حەمیدە و ئەڕۆیتە سوجدە دوو سوجدەکەی خۆت ئەبەی بە هەمان شێوە سوجدەکانی درێژەکەیتەوە لە سوجدە یەکەمە زیاتر لە سوجدە کەمتر لە سوجدە یەکەم اینجا بەو شێوازە تۆ مەسەلە ئەمە هەموو ڕکاتێک دوو ڕکوع دوو سوجدەیتە اینجا بەرزە بیتەوە بۆ ڕکاتی دووەم بە هەمان شێوە فاتحا خوێنی چەند ئاەتێک خوێنی ئەڕۆیتە ڕکوع بەرزە بیتەوە اینجا لە پاشان سوورەتی فاتحا خوێنی دووبارە چەند ئاەتترە خوێنی ئەڕۆیتە ڕکوع اینجا ئەڵێ سەمیع الله لمن حەمیدە اینجا ئەڕۆیتە سوجدە تەحیات خوێن و سەلامە دەیتەوە بەم شێوازە نوێژی خۆرگیران و مانگیران ئەکرێت ئەمە یەکێکە لەو جۆرە و کەیفیەتانی نوێژی خۆرگیران و مانگیران ئەیش توانی هەروەکو دوور کات یاحتیاتی چۆن دوور کات سونەتی شەو نوێژەکەی دوور کات چێشتەنگاکەی دوور کات ڕاتیوەی پێشنیوە و دوانیوەڕۆکەی نێتمە دوور کات نوێژی سونەتی خۆرگیرانەکەم بۆ خوا و هەروەکو عادی فاتحا خوێنی و چەند سوورەتێک خوێنی و ئەڕۆیتە ڕکوع و بەرزە بیتەوە ئەڕۆیتە سوجدە و دوور کاتەکەی خۆ احتیاطەکەیت و ئەمەش جۆرەکە لە جۆرەکانی نوێژی خۆرگیران و مانگیران بۆ ئەوەی کەوا نازانێ بۆ شێوازەی پێغەمبەری خوا بیکایە ئەگەر بە جەماعەت نەیکرد خۆی بەتەنها کردی